زۆر باشە لەسەر بابەتی پەنابەرێتی بە دیاریکراویش لە وڵاتی بریتانیا و ئاستانگەکانی بەردەمیان داخۆوەەر لە گیرێن وەرناگیرێن چیان لێ بەسەردێ میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان پرس و قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕزگار شێخ عەلی شارەزا و ڕاوێژکاری پەنابەران کە لە ڕێگای سکایپەوە ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاک ڕزگار سڵاوتان لێبێ و گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بەڕای ئێوە ئەو کێشەیە کە ئێستا هەیە بۆ پەنابەران بۆ خۆ دەزانی بریتانیا وڵاتێکی بچووکە بەراورد بە وڵاتانی تری وەکو ئەڵمانیا و فرەنسا، ئایا ئەو هەموو پەنابەرە زۆرەی کە لەوێن بە یەک جار وەڵام دەدرێنەوە یاخود هەر کەسە و بە نۆرەی خۆی و دوجار چی لەو خەڵکە بەسەردێ لە بریتانیا؟ سڵاوتان لێ بێتن. بێگومان ژمارەیەکی زۆر بەرچاو هاتۆتە بەریتانیا. بەریتانیا کە بڕیاریدا ئەو فۆرمانە کە بۆ پەنابەران بنێری بەمانای ئەوە نییە کە پەنابەرەکان هەموو جوابی ئەرێنی وەردەگرن. ئەمانە ماوە بە ماوە مقابلە دەکرێن، لە پاش مقابلەکەیان ئیتر بڕیاریان لەسەر دەدرێ ئایا لە وڵاتە بمینێنەوە یان نەمینێنەوە. تەنها ئەو فۆرمانە بۆ ئەوەی نادرابوو کە پرۆسەسەکە بە پەلەی تێدا بکەن. باشە کاک ڕزگار بابەتێ ڕواندا چ سەر هات بەریانەها بەحەز دەکرد و بڕیارەکە بۆ هەر پەنابەرێک دەربازی ئاخا بریتانیایە بیتن ڕاستەخۆیە بشینن ڕوandایە. ئەم بابەتە ئەکتیڤە یان کوتای پێهاتیە؟ نەوەڵاو ئەو بابەتە هەتاکو ئێستا ماوەتەوە، هێشتا نەبووتە بڕیاری کۆتایی، بەڵام لە بیریشمان نەچێ ئێستا لە وڵاتەکانی ترکە بەراورد لەگە وڵاتی بەریتانیا بۆ نمونە وڵاتی وەکو ئەڵمانیا و فەڕەنسا کە زیاتر بەرچاو پەنابەر وەردەگرن و بەریتانیا زەختێکی زۆری لەسەر پەنابەران کردووە. مەش یاریەکی سیاسی حزبی پارێزگارانە کە کاتی خۆی ئەگە بیرتان دێ لە برێکزت بەڵێنی بەوەیدا کە چیتری تر پەنابەر وەرناگرین و چیتر خەڵک بێڤیزە نێتە ئەم وڵاتە، لەبەرەوەی کە ئەم درۆی شاخدارەی کردووە بۆی کە داپۆشی ئەم درۆیە بکاتن و خەڵک ڕاکێش بکات بۆ هەڵبژاردننی داهاتوو، بۆیە زەخت لە پەنابەران دەکاتن لەم وڵاتە و نیشان دەدا کە کوایە ئێمە لە سەرەتاوە بەڵێنیدا کە هەموو ئەو شوێنانە و ڕێکارانە بگرێتە بەر کە بۆ بەریتانیا دێن، بەڵام سەرکەوتونە هێنا و شکستی هێناوە. باش کاک ڕزگارەوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا وتان فرەنسا و ئەڵمانیا هەردووچان دوو وڵاتی زۆر پان و پۆڕی گەورەی ئەوروپان کە ئەوان ئێستا پەنابەر وەردەگرن. پێت وایە ئەمە هەرچەند خۆشتان گوتانە مەجۆرێکە لە سیاست، پێت وایە کۆچێکی پێچەوانە بۆ ئەو پەنابەرانەی جا بە هەر دۆخێک و بە هەر ڕێگایەک بەگەشتونەتە بریتانیا جارێکیکە کۆچێکی پێچەوانە دروست ببێتەوە لە بریتانیاوە بۆ ئەڵمانیا و فرەنسا؟ بێگومان بەریتانیا وەکو باسم کرد شکستی هێناوە. گەر تەماشا دەکەی بەریتانیا داڕ و خاوە لە بارەی ئابوووریەوە لە پاش کۆڤیدەوەش بۆ نمونە مەش تەسیرێکی زۆر گەورەی کردووە. بێگومان ئێستا لە ئەوروپا بەریتانیا لەوە تێگەیوە کە ئەڵمانیا ئێستا پلەیەکی باشی بەدەستێناوە لە ئابووری بە بۆنەچکە بوونی پەنابەران. ئێمە هەمومان دەزانین بوونی پەنابەران لە هەر شوێنێکدا کاریگەریەکی باش دەبێت لە بەروەی هەموو خیبڕەی جیاوازیانەیە دەتوانن سوود لەم وڵاتە بینن. بەڵام بابەتی سیاسی وەکو باسم کرد بەڵێ ئەمە خراپی بەسە بەریتانیادا لەسەریان کەوتووە، بۆیە نازانن ئێستا چی بکەن، داوا دەکەن کە سەرۆک وەزیران دەست لە کار بکێشێتەوە چونکە سەرکەوتوونە بووە. بەڵێ باشە کاک ڕزگار ژمارەکە زۆرە پەنابەران بەریانەها هەفکارێ من فەرهادیشی ئاماژە پێگەک و چاوەڕێ وەڵامدانەوەنە چاوەڕێ بەرسڤێنە دناوەوان پەنابەراندا چەندی کوردن ئەو کوردە تنێ لە هەرێما کوردستانی هاتینە یان بەشێندنیان کوردستانی هاتینە بەرێ خودداینە بریتانیایە؟ بێگومان هەر چوار پارچەی کوردستانن، یعنی لە هەموو پارچەکان بەریتانیا لە هەموو پارچەکان هاتۆنەتە کوردستانەوە. نزیکەی لە 100,000 زیاتر تێپەڕی کردووە
و کێشەی بەریتانیا بۆ نمونە شوێن و جارەکەی دیشکە لە کەناڵە بەڕێزەکەتان باسم کرد بێ شوێنی و ئەو پارە زۆرەی کە لەسەر بەریتانیا کەوتوتە سەر بەریتانیا و بێزاربوون و سێرڤزەکان کەم بووە ئەوەش لەلایەکی تر بەڕاستی تەسیری لە ئەکۆنۆمیک واتە باری ئابووری بەریتانیا کردووە لایەکە کێشەی زۆر دروست کردووە. باش کاک ڕزگار هەرکەس دیارە خەمی خۆیەتی ئێمەش وەکو کورد خەمی خۆمانە پەنابەر هەمووی پەنابەرە بەڵام لە پێشە ئێمە خەمی خۆمانە وەکو میلەت پێت وایە ئەو پەنابەرانەی لە هەر چوار پارچەی کوردستانەوە هاتوونەتە بریتانیا وەک یەک سەیریان دەکەن یاخود لەوانەیە بڵێن نا باشووری کوردستان بە جۆرێکە ڕۆژهەڵات بە جۆرێکە باکوور بە جۆرێکە ڕۆژاوە بە جۆرێکە ڕەنگە ئەمە تەسیری هەبێت لەسەر وەرگرتنیان بێگومان جیاوازیەکی بەرچاو هەیە ئەو کوردانەی کە لە سووریا دێن کێسەکانیان زیاتر بەرە و پێشە مەسەڵەن ئەرێنیە مەسەڵەن ئەو کوردانەی کە لە ڕۆژهەڵاتەوە جیاوازن هەر پارچەیەک بڵێ جیاوازن و کێسەکانیش دەور دەبێنێ بەڕاستی و پارێزەرەکانیش دەور دەبێنێ بەڵام هەندێک جاری شانسیش وەکو کوردەڵێ دەور دەبێنێ بەڵام هەمووی جیاوازن نەخێر وەکو یەک سیر ناکرێت. باشە کاک ڕزگار ئەگەر پرسیارێکی دوورشوی بابەتەی ئەنی جەنابێەوە لە بریتانیایە شارەزانە و ڕاوێژکارن وارێ پەنابەراندا ئەنی ئەف بابەتە vەیەکی تینیتن و خەڵکێک بە شێوەیەکی قاچاق بیت بە برساتیە بە تێنیاتیە بە ترسێ خۆبڕێکی دادەتن چەندین ماه و ساڵان چاوەڕێ بەرسفدانێکن ئەف vەیەکی تینیتن و خەڵکێک بەرێ خو بدەتە بریتانیە شێوەیەکی دیکە ینی بریتانیا ئەف بە هەشتا سەر دنیایەک و خەڵک بی شێوەیە بچیتم گەهتە وێرە ئیقامەیەک بەرسفدانێکی تر وەکی سوورانی بژن پاروی دەکەوتە ناوڕوونی جوان واللهی ئەمن هەموو جارێ دەڵێم ئەو بەهەشتە نییە کە ئێستا خەڵک سەیر دەکا ینی زۆر جار باسیشم کردووە لە ڕابردوودا من تێناگەم بۆچی کورد چەند جارێک من لە ئەوە قانونە بەدەستە من نییە یاسایە ئەو خەڵکەی کە بە ڤیزە دێتم بەڕاستی مستەقبەلی جوانترە لە وڵاتە و لە کۆتاییشدا دەتوانێت ئیش بکە لە کۆتاییدا دەتوانێت ببێتە مواطنێکی بەریتانی من تێناگەم ئەو پارە و ئەو قەتاغیەی کە ئەو نەهامەتەی بەڕێدێنن من هەر بەوەی هەم یعنی ئەوەی کە بە ڤیزەش دەتوانێت خۆی وەکو پەنابەر لێرانە خۆی تەسمیل بکە من تێناگەم ڕێگەی و قاچتاغیان بۆ گرتووە کە لە کاتێکدا ئەمڕۆ کوردستان لە هەموو ڕۆژێکی زیاتر پێویستی بە ئێمەیە. باش کاک ڕزگار بۆ خۆ دەزانی بریتانیا ینی لە قەیرانێکی ئابووری گەورەدا دەژی پاشەوەی کە لە یەکێتی ئەوروپا هاتە دەرێ ئەم پەنابەرانەی کە دێنە ئەوێ بەم زەحمەتە بەم خەرشکردنی پارە زۆرە بە ئومێدی ئەوەی کارێکیان دەستکەوێ با ئەگەر زۆر بەڕاشکاوانش بیڵن کارێکی یەکجار خراپە لە چێشخانەیەکە پاکردنەوەی ئۆتۆمبیل بێ بەڕاستی پێت وایە ئێستاش ئەو کارانە بە ئەوەندە بە ئاسانی دەست بکەوێەوە پارەیەکی وای تێدا بێ کە بتوانێت پێی بژی یاخود دیسانەوە لەوەشدا مەمرە و مەژیە بۆ خۆ دەزانی ئێستا زیاد لە 9 ملیۆن ئۆکرانی کراوەتە سەر ئەوروپا. بێگومان ئەگەر من سڵاو ڕێزم هەیە بۆ ئەو پەنابەرانە هیوادارم هەمویان جوابی ئەرێنی وەرگرن بەو خەونە هاتوونە بەڵام ئەگەر سەیری سەر شەقامەکانی شوقەکان دەکەی بڵێن ئەو هوتێلانەی هۆستێل کە لەوێنە بەڕاستی داخێکی زۆر گەورە دەخۆن لە لایەکی ترەوە ئێستا بێکاری ڕووی لە بەریتانیا کردووە لایەکی ترەوە بەریتانیا توندی کردووە لەوانە کە کارتی ئیشەیان نییە ئەو پارەش وەرناگرن کە بە خۆیان خواستیانە کە یارمەتی خۆیان بدەن بەڕاستی سەختی ژیانی بەریتانیا هەمویان ئەو ڕاستیە دەزانن بۆیە بەڕاستی لە میدیاکان لێرەوە داوا لە هەموو گەنجانی کوردستان دەکەم بە تایبەتی کە خەمی خۆمانە ئەو ڕێگا قاچاغە نەگرن دەتوانن بە ڕێگای فەرمی بێن و لێرانە خەونەکانیان بێنێتە دی. باشە مژارەکاتن هەبوو کاک ڕزگار بەریان هەگەل ئەفکاری خۆ فەرادی مە بەحەز دەکرد و دەگوت لە بریتانیا نەها بڕیارێک هەیە نزانم قانونە یان بڕیارە هەر پەنابەرێک و هێشتا بەرسواوی نەهاتە بیتن بازنەک تاگێک بکەنە دەستی تاگێکی بکەنە دەستیوی یان پێشکەویش بۆ وێ چەندێ بزانن ئەولکو دەریە چ کار دەکەتن شولا ڕەش دەکە شولا سپید دەکەتن ئەف بابەتە پەنابەرین کورجی دەوەگریتن طبعا وەچی باسی پەنابەر دەکەین ئێمە هەموو جارێ دەمەوێت بیرتان بێنمەوە کاتی خۆی گۆردن براون شتێکی باس کرد بۆ پەنابەران کورد تەلەفۆنی بۆ ئێمە دەکرد دەیگوتەوە ئێمە دەگرێتەوە کە باسی پەنابەر دەکەین پەنابەری هەموو جیهان دەگرێتەوە نەک تەنها یەک اختصازیان کورد بێ یان وڵاتێکی بڵێن تەخصیص بێتن نەخێر
بەحساوی بازنەی بکە ئەف بازنە کاریوی چییە کەنگی پەنابەر ینی حەقیویە کووی بازنەی ژالیە پۆلیسانە حکوومەتی بە بخەنە دەستێوی یان قاچێوی ئەزانی لێرانە مافی مرۆڤ خۆتان دەزانی کاریگەریەکی زۆری هەیە منەظەماتی مەدەنی و مافی مرۆڤ لێرە زۆرە و بە تایبەتی بۆ دیفاعکردن لە پەنابەران لێرانە ئێمە کاتێک ئەو تاگانە دەخرێتە کە کەسێک جەریمەی کردبێ بۆ نمونە زیاتر ئەو تاگە زیاتر بۆ ئەوانە کە جەریمەیان کردووە یانەوەتەیە لە کێشەی خێزانیان هەیە لێرانە و بەریتانیا لە پێیان دەکا کە ئەوەندە مەترە نابێ لەو کەسە نێزیک برێتەوە یان لەو قەزەی کە کردوێت نێزیک برێتەوە بەڵێ باش کاگە ڕزگار دو پرسیار ئەگەر بە قوتیش وەڵام دەیتەوە من سپاس دەکەم ئەم کێشەکە با بڵێم حەدیسانەوە دەڵێمەوە خەمی خۆمانمان کە ئەو هەموو پەنابەرە خۆتێکەڵاو کراون ئیتر ئەمە کووردە ئەفغانیە پاکستانیە تا چەند ئەوانش کە لە کولتوری جیاواز و میلەتی جیاوازن تا چەند ئەمە کێشەی بەریەکەوتنی دروست کردووە لە نێو پەنابەراندا ئەزانی لێرانە سەرەتا تێنەگەیشتنی هەندێک لە پەنابەران تووشی کێشەیان دەکا بێکەسی و بێ ڕێکخراوی و بۆ نمونە بەڵام لێرانە خۆشبەختانە ڕەوەندی کوردستانی لێرانە دەورێکی باشی هەیە لە هاوکاری پەنابەران بەڕاستی ئێستا پەنابەران باشتر لە پێشتر شارەزان لە ڕێگەی لە ڕێی قانونیەوە ئەو بەرکەوتنەوە دەتوانم بڵێم کۆتایی هاتووە و نییە زۆر باشە زۆر بەڕێز ڕزگار شێخ عەلی شارەزا و ڕاوێژکاری پەنابەران ڕاستە و خۆ لە ڕێگەی سکایپەوە لە لەندەن و لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ کاتر سپاس